کاتێک مەترسیەکان لەسەر دیموکراسی و مافەکانی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین لە ئاستی جیهاندا زیاتر دەبێت، نیگەرانی و ئامادەژی ڕێکخراوە جیهانەکان زیاتر دەبن. ماڵی ئازادی 75 ساڵە سەنگی خستۆتە سەر شرۆڤەکاری و هەڵسەنگاندنی زانستی بۆ پرینسیپەکانی دیموکراسیەت و مافەکانی مرۆڤ. سارا ڕیپۆچی بەڕێوەبەری بەشی ئازادی لە جیهاندا و ئازادی بڵاوکردنەوە لە ماڵی ئازادی دەڵێت ڕوانین بۆ ڕەوش و گرفتی دموکراسی و ئازادی ئەو 40 ساڵی ڕابردوو بەپێی سیستمێکی تێوری دەپێورێت کە ئێستاکە 25 پێوەرمان هەیە بۆ ئازادی کە دەڕوانێتە ڕوبەری جیاوازی مافی سیاسی، هەڵبژاردن، بەشداری سیاسی، ئەرچی دەوڵەت و ئازادی شارستانی و ئازادی دامەزراوەکان و ئازادی قسەکردن و ئازادی کۆڕ و کۆبوونەوە و ڕۆڵی یاسا و مافی تاکەکەس. سەرباری شەڕ و ململانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەپێی نەخشەی ساڵانەی ئازادی و دیموکراسی تەواوی ئەو ناوچەیە زۆنی نەبوونی ئازادی و پێشێلکاریەکانە بێجگە لە تونس و ئیسرائیل. شارەزا تاماراویتس دەڵێت هێشتا ئەو گوشارانی بەهاری عەرەبی ئامادەگی هەیە. لەمڕۆدا دوو دیاردە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا کە زۆر زیان بەخشن بۆ ئازادی و گەشتی مرۆیی لە ناوچەکەدا. یەکەم توندوتیژیە، ئیتر چیرۆر یان شەڕی ناوخۆ. لە ڕاستیدا چەندین شەڕی ناوخۆی تۆقینەر لە ناوچەکەدا لە ئارادایە. دووەم هێشتا حکوومەتەکان ناتوانن یان نایانەوێت وەڵامی ئەو داوانەی خەڵق بدەنەوە کە ئەو گۆڕانکاریانە بکات کە خەڵق دەیخوازێت. هەموو ئەو گوشارانی کە بەهاری عەرەبی دروستی کرد هێشتا لەوێن. هاوکات سارا باسی لەوەش کرد کە پەیوەندی گەورە و هاوبەشیان هەیە لەگەڵ ڕێکخراوە جیهانەکانی مافەکانی مرۆڤ و بەرگریکردن لە ڕۆژنامەنووسان. بەڵام ڕەوشی ئازادی و دیموکراسی لە رووسیاشدا بەپێ راپۆرتەکەی ماڵی ئازادی سەرباری ئەوەی کە ئازادی نیە هاوکات لە دابەزیندایە. شارەزا ئارک پاندنگتن سەبارەت بە رووسیا دەڵێت. Putin has especially done this with the exterior enemies. پۆتین بە تایبەتی دژمنی دەرەوە دروست دەکات، دەیەوێت ئەمریکا و ئەوروپا بکا بە خائین و داگیرکەر. هاوکات ئەمە وا ڕێک دەخات کە کاریگەری هەبێت بۆ گونجاندنی خەڵکانی خۆی لەگەڵ دۆخێکدا کە وڵاتەکەی ئابڵوقە دراوە. ماڵی ئازادی بە شێوازێکی سیستماتیکی و زانستی بارودۆخی دموکراسی و ئازادیەکانی تاکەکەس و کۆمەلگە تاوتوێ دەکات. ئێمە تیمەکی گەورەمان هەیە کە زیاتر لە 100 ڕاوێژکار لە تەواوی جیهاندا توێژینەوەمان بۆ دەکەن و بۆمان ڕەوانە دەکەن و پێکەوە سەبارەت بە وڵاتانە گفتوگۆ دەکەین بە شێوازێکی سیستماتیکی دەچێتە نێو ئەو پێوەرانەوە. هاوکات دەبێت دڵنیابینەوە لەوەی کە دادوەرانە ئەو کارە دەکەین. سەرباری راپۆرتەکەی ماڵی ئازادی بەپێی دوایمین راپۆرتی پەیامنێرانی بێسنوور ژماری ڕۆژنامەوانی دەستگیرکراو لە جیهاندا لە ساڵی 2016دا زیادی کردووە و بە تایبەتی لە تووشیادا ژمارەی ڕۆژنامەوانان لە زیندانەکانی جیهان گەیشتووەتە 348 ڕۆژنامەوان. لەوانە زیاتر لە 100 کەسیان لە زیندانەکانی تووشیادان. هاوکات لە 6 مانگی ڕابردوودا 1656 کەسیان دەستگیر کردووە بە تومەتی بڵاوکردنەوەی بێڕێزی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەمە بێجگە لە داخستنی زیاد لەسەر ڕۆژنامە و بڵاوکراوە. دیموکراسیت ناتوانێت کارە بێت بەبێ ئازادی میدیا. حکوومەتی تورکیا لەمڕۆدا تا ڕادەیەک دەیەوێت کێبڕکەی زیندانیکردنی زۆرترین ژمارەی ڕۆژنامەوانان بکات پتر لە هەر وڵاتێکی تر لە جیهاندا. هۆیەک نییە بۆ ئەمە. حکوومەتی دیموکرات پێویستە لە پرسی ئازادی ڕۆژنامەوانی بڵاوکردنەوەی نەترسێت. دوجار ماڵی ئازادی تەنها ماڵی کۆکردنەوەی پێشەلکاری و توندوتیژەکان نییە بەرامبەر ئازادی و دیموکراسی لە تەواوی جیهاندا، بەڵکە ماڵی هەڵسەنگاندن و پێوەرسازیی زانستیشە بۆ دانانی ئاوێنەیەک لە نێوان دیموکراسیەت و دیکتاتۆریەتدا، لە نێوان ئازادی ڕادەربڕین و سەرکوتکردندا. ئاسۆ جەبار لە کۆنفرانسی ساڵانەی ماڵی ئازادی دەنگی ئەمریکا.